وەک بەشی هونەری سینەمای سلێمانی کە دەستپێک بە بەڕێوەبەرایەتی هونەری سینەمای سلێمانی بوو ساڵی 2005 دامەزرا بۆ ماوەی 16 بەهارە لە خزمەت بواری فیلمسازیدا بەبێ دابڕان. دەستپێک بە پێگەیاندنی کادیرانی بواری فیلمسازی دەستمان پێکرد. دواتر دروستکردنی کادیرانی پشت کامێرا و پێش کامێرا. ئەمەشمان بە پلانێکی تۆکمەی ساڵانە بە ئەنجام گەیاند. دواتر مەودای کارەکانمان لە پارێزگای سلێمانیەوە فراوانتر بۆ هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ئیدارەی ڕاپەڕین. بازنەی کارکردنمان لەم پارێزگا و ئیدارانەش لەم خاڵانەی خوارەوە پێک دێت. کردنەوەی چەند وەرۆکشۆپێک ئەمەش وەک قوتابخانەیەک بۆ بوارەکانی سینەما و نووسین و دەرهێنان و سینەماتۆگرافی و مێکئاپ و مۆنتاژ و دەنگهەڵگری. هەموو ئەمانەش بەهێنانی چەند مامۆستایەکی پسپۆر هەرێک لەو بوارانەی لە دەرەوەی هەرێم بە ئامانجی پێگەیاندنی کادێرانی بوارەکەمان و بە شێوازێکی ئەکادیمیانە. دوو بەردەوام و بەبێ پلانی ساڵانەی کارکردنمان دەستگیرۆیی هاوکاری ئەو لاوانەمان کردووە کە دەستپێکانە لەم بوارەدان. سێ ساڵانە بەپێی پلانی کارمان کردووە بۆ دروستکردنی فیلم و هونەرمەندان بۆ کارەکان لە ناوە و دەرەوەی بەشەکەمان. چوار سینەمای گەڕۆشی ساڵانەمان بۆ نمایشکردنی سەرجەم ئەو فلیمانەی بەشەکانی خۆمان و بەشەکانی تری سینەمای پارێزگاکانی تر بەرهەم دەهاتن بە ئەنجامی بەکەلتورکردنی سینەما و بێبەشنەبوونی ناوچەکان لە بینینی فیلمە کوردەکان. پێنج بە درێژایی 16 ساڵی تەمەنی بەشەکەمان توانیمان زیاتر لە 60 کورتە فیلم و 10 فیلمی درێژ بە داستان و دۆکۆمەنتاریەوە بەرهەم بێنین کە زۆربەیان هەڵگری خەڵاتی جیاجای فیسیفاڵەکانی ناوخۆ و هەرێمەکانی چواردەورمانن. شەش بەشەکەمان خاوەنی 4 فیسیفاڵە کە بە ناوی فیسیفاڵی فیلمی کوردی لە سلێمانی بەناوبانگ 4 خولی بەردەوامی خۆی بڕی سەرکەوتووی لە نێوان ساڵەکانی 2008 بۆ 2011. ئەمەش بە بودجەیەکی کەم بەڵام ناوەڕۆژێکی پڕ کارەکانی بەڕێوەچوو.